وڵاتانی ڕۆژاوا هەرچەندە بانگەشەی ئازادی ڕادەربڕین و مافی مرۆڤیان کردووەتە مۆرکی خۆیان و بەردەوام وەک قەوانێکی سوا و بەگوێی وڵاتان و بەتایبەت جیهانی ئیسلامیدا دەدەن. بەڵام لەگەڵ هەر پێشاتێکدا کە بێتە ئاراوە تەواوی دەستگا ڕۆژاوایەکان دروشمە بریقەدارەکانیان لەدەست دەدەن و با شێوەیەکی تەواو دوور لە ڕەوشتی مرۆڤایەتی دژی هەر جوڵانەوەیەکی ئیسلامی و هاوڵاتیانی موسڵمان دەوەستنەوە ئەگەر ستەم لێکراویش بێت و لەسەر مافی خۆشی هاتی بێتە دەنگ. لە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی زەویە فەڵەستینیەکان وڵاتانی ڕۆژاوا جگە لە هاوسۆزی و پشتیوانی سەربازی بۆ قەوارەی ئیسرائیل هەنگاوێکی دیکەیان گرتووەتە بەر، ئەویش کبکردن و سانسۆر خستنە سەر سەرکۆنەکردنی ڕەفتارە دژە مرۆیەکانی قەوارەی ئیسرائیل و سیاسەتەکانی وڵاتانی ئەمریکا و ڕۆژئاوایە لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. لا نوێترین پێشهاتدا لەو بارەیەوە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس یان تویتەری پێشوو بڕیاریدا تەواوی ئەو هەژمارانە بلۆک بکە کە وێنە یان نووسینی پشتگێری ئامێز لا بزوتنەوەی حەماسی فەڵەستینی تێدا بڵاو بکرێتەوە. کۆمپانیای مێتاش کە خاوەنداریەتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەکا لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی گەردەلوولی ئەقسادا تەنها و لە ماوەی 3 ڕۆژدا زیاتر لە 795,000 هەژماری داخستووە کە پشتگیریان لە بزوتنەوەی حەماسی فەڵەستینی کردووە. ئەوانش هەمووی لە ژێر سیاسەت و ئاراستەکردنەکانی یەکێتی ئەوروپا ئەنجام دراون. ئەمە وێڕای ئەوەی کۆمپانیای مێتای ئێستا و فەیسبوکی پێشوو لە ساڵی 2016ەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیدا ئەم هەنگاوەی دەست پێ کردووە و لە هەر پێگەیەک ناوی کەسایەتیەکی دیار یان شەهیدێک لە وڵاتانی دیاریکراوی وەک فەڵەستین، هێندستان، بۆرما و چەندین شوێن و ناوچەی دیکە ڕووداوێک لە بەرژەوەندی یان سەرکەوتنی مسلمانانی تێدا بڵاو بکرێتەوە سزای دەخاتە سەر. بەکارهێنەریش بۆ ئەوەی یاساکان پێی نەزان و بتوانێت خەڵکی لە پێشاتەکان ئاگادار بکاتەوە ناچار دەبێت چەندین فێڵی وشەسازی و دروستکردنی دەستەواژەی جێگرەوە بەکار بهێنێ یان ئەوەی لە چوارچەوەی بەرژەوەندەکانی وڵاتانی ڕۆژئاوا بڵاوکراوەیان هەبێت. لا بەرامبەردا ئەگەر بێت و هەمان بڵاوکراوە بە زمانی عیبری کە زمانی فەرمی قەوارەی ئیسرائیلە لا بەرژەوەندی ئیسرائیل و وڵاتانی ڕۆژئاوا بڵاو بکرێتەوە و وێنەی توندوتیژی و پێشێلکردنی مافی مرۆڤیشی لەخۆگرتە بێ، نەک بەڕێوەبەراتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هیچ جۆرێک سزا ناخاتە سەر بڵاوکەرەوەکەی، بەڵکو و تەنانەت ئاگادارکردنەوەشی بۆ نانێرێت. بەشێکی بەرپرسیارەتیەکە بۆ خودی وڵاتانی ئیسلامی و عەرەبی و کۆمەڵە و ڕێکخراوەکانیان دەگەڕێتەوە کە نەیانتوانیوە هەوڵێکی جدی بۆ بەدیهێنانی خزمەتگوزاریەکی ئەلەکترۆنی ئیسلامی بدەن کە تیایدا تاک و ڕێکخرا و کۆمەڵەکان بە ئازادانە گزارش لە بۆچوونەکانیان بکەن و پایامی موسڵمانان و ستەم لێکراوان بە تاوی جیهاندا بڵاو بکەنەوە و بتوانن بەرامبەر جوڵە ئەلەکترۆنیەکانی وڵاتانی ڕۆژئاوا بوەستنەوە. هەندێکیش پێیان وایە زۆرینەی دەسەڵاتدارانی ئێستای کۆمەڵگەی ئیسلامی دەستەمەی وڵاتانی ڕۆژئاوان و نەدەیانەوێت نەدەتوانن لە ژێرهەژمونیان دەرچن و سربەخۆیی لە بوارە جیاوازەکاندا و خزمەت گوزاری ئەلکترۆنیەکانیان بەدەستبێنن. ئەمەش بۆ بوونی ناکۆکی و کێشمەکێشمی ئەو سەرکردانە لەگەڵ جەماوەری ناڕازیان و پەنابردنەبەر وڵاتانی ڕۆژئاوا بۆ زیاتر مانەوەیان لە پۆستەکانیان دەگەڕێتەوە.